بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانماتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام. مایکی پەیامی ئەم جارم باس لە معاناتی شۆفێرانی تەنکەرەکان دەکەم کە ڕۆژانە و بەتایبەت لە وەرزی هاویندا بەردەوام لە کاردان کە تەنانەت هەندێک کات بەهۆی درەنگ ئاهۆڵکردنەوە و چەند ڕۆژ زیاتی پێدەچێت لەو کاتێک کە دیاری کراوە بە 24 کاتژمێری توانین بڵێن لە ئەرگان بە درێژایی شەو و ڕۆژ دەچمە لایەن کە لەگەڵەوەی کە نرخی ئاوی بیرە حکومیەکان و ئەهلیەکانیش وەکو ڕابردووە کە چۆن حکومیەکان 2000 و لە هەمان کاتیشدا ئەهلیەکان 3000 نرخی گاز و سوتەمەنیش بەرز بۆتەوە مەتا چەند کاریگەی لەسەر ئەوان دروست کردووە کە تا ئێستا خۆشبەختانە نرخی تەنکەری ئاو گران نەکراوەواتە لە ماوەی ڕابردوودا هەر کاتێک گازیان کڕیوێ بە 700 دینار بۆ لیتر دەستیان کردوێ ئێستا بۆتە 1000 دینار ئەمە بۆ هاتچۆپێکردنی تەنکەرەکان لە هەمان کاتیشدا ئەو مزەخە و ماتۆڕە ئیش پێکەن بۆ هەڵدانی ئەو بۆ دووقات و سێقات ئەوەش بە بەنزینی ئیشەکە ئەویش بە دنیاوەکو دەزانم بەنزینیش نرخەکەی بەرز بۆ دەچمە لایەن بزانم معاناتی ئەوان لەگەڵ گرانبوونی سوتەمەنی و لە هەمان کاتیشدا سعری شەمعەکان هەروەکو ڕابردوو کەم نەکراوەتەوە چۆنە و ئەو گەڕەکانشی کە لە سلێمانی بێ ئاون کوام گەڕەکانن و زانیاری زیاتر لە خۆیانەوە دەگرین لەگەڵماندا بن. جەنابەت وەکو شۆفێرێکی تەنکەر چەند ساڵە میشەکەی دووە بەراورد بە ساڵانی ڕابردوو تا چەند ئەم ساخەڵ پێویستیان بە ئاو؟ سەرەتا بەخێر بێن سەر و سەر چاومان وەڵاهی من وا تەقریبەن 2 ساڵم ئیشەیەکەم بەس ئەم ساڵشکر زۆر باشە بێ ئاوینی ئاو زۆرە بەراورد بە ساڵی ڕابردوو ئاکورە هەر زۆر پار وێران بوو ئەم ساڵ زۆر باشە سوپاس بخوا. باسێکی ئەوم بۆکە و گەڕەکانی کە زیاتر جەناب سەردانیانەکەی بێ ئاون کوێن وە چەند ڕۆژاری ئاویان بۆڵەکرێ و گەڕەکان بەو خورعانە وەکو چەند ڕۆژ ئاوهەڵەکرێ من نازانم بەسەر گەڕەکەکان بە عام تەلەفۆنەکەن ناوە تاقموتەرا ڕۆژی گەڕەکەیەکەوەی تر بەس بەو شێوێ نییە بڵێ زۆر وەکو پار زۆر بێ ئاوی بوو ئەم ساڵ باشش ئێوە لێرە لەم شەمع ئاو بە چەند نەکڕن؟ ئێمە لێرە بە 2000 کڕین بە 15000 فرۆشت باڵی تر شوێن تا شوێن گەودۆ شوێنەیە 20015 ئاوە. ئێوە ئێستا خۆتان زانن نرخی سوتەمەنی بەرز بۆتەوە مە کاریگەری هەبووە لەسەرەوەی ئێوەش بیر لەوە بکەنەوە نرخی تەنکەرە ئاوەکان بەرز بکەنەوە یان چۆن خۆتان لەگەڵ ئەم بارودۆخا گونجاندووە؟ وەڵی ئێمە گاز بەرز بۆتەوە ڕاستە بەس ئێمە بۆ ماڵەکان هەروەکو خۆی ڕووین بە کابرا بشڵین زیاومانبەرێ و شتە نازانێ هەر چۆن ڕۆی و هەروە یارەوەڵ هەنە بۆ ئێمە ئاڕۆڵا قورسە تۆ لیترێ گاز بە 700 دینار وێستا بۆ بە 1000 دینار قورسە بە زۆڵام وەکو ماڵەکان بەخوا هەر بۆ سارەیە ڕووین ناتوانین زیاویکەین لەسەری ئارەوەڵە ئەمە وای کردووە کە دەخلی جەناب سنوودار بێت کەمتر بێتەوە لەوەی کە جاران پارێکی زیاتر بۆ ما بێتەوە ئێستا کەمتر ئارەوەڵا فەرقیە من ئەوسا بای 15000 تێگەی 2 ڕۆژ ئەیشم بە یەکێستا بێ بەیانی بای 15 تەکەی وارە تێگەیتەوە. جەنابەت ئەگەر بۆم باسکەیت ئەو گەڕەکانە کوام گەڕەکانن کە لە ماوەی ڕابردووە سەردان کرد و ئاو بۆ بردو مەسەلەن ناوی چەند گەڕێکێکمان پێ بڵێ وی لەبیر وەڵی تر من ڕۆژانە بە عام بڵێم کوێ وەڵا زۆر شوێنە جاری وای منەچم بۆ کازیوە ئەچم بۆ چوارچرا زەرگەتەیە و بەخێ درراوە تیایی تاقموتەرا تەلەفۆنیەت دوو ماڵ بەیەکەوە تەنکەرێ بکڕن؟ نا ئەو شتە نەبوو ئەوە نەبووە نیوەی بۆ تەنکیەکەی منی بۆ تەنکی ناوەڵا ئەوە نەبووە شکر لەخوا بەزێ ئەمە چەند بەرمیلی ئەگریم تەنکەرە ئەمەی من 18 بەرمیل ئەگرێ. داواکاریتان چێلەوەی کە وەڕاستی حکوومەت هاوکار بێ لەوەی کە هیچ نەبێ هاوکاری ئەم سایق تەنکەرانە بکە سایق پاسەکان بکە سایق تەکسەکان بکە لەوەی کە نرخی سوتەمەنی بۆ ئەوان هەرزانتر بێ بۆەوەی ئێوە نەتوانن یان ناچار نەبن نرخی تەنکەراوەکان لەسەر خەڵک گرانکەن. وەڵی ئێستا کێشەکە بەس گازەکەی ئەگە گازەکە هەرزان بێتەوانێ باشە بۆ ئێمە بەس ئێستانە زۆر گرانە لیترێ گاز بە 1000 دینار بە قورعان لیترێ بەنزینەکەمە مۆریدی 1400 دیناری پێ گاز بە 1000 دینار وەڵامە زەرمانە بەی سرەوەتە چار نییە تۆ کابرا هەر بەو سعرەیە ڕۆی ئێستا من بە 15 بۆ یەبم بڵێم بۆم کە بە 20000 بەخوا نادات ئارەوەڵا خەڵکیش کاکە و شێوەیە نییە بڵێ پارەی پێبێ و وەکو جاران سەنێ بڵێ بداتێ. وەڵی یەک شوێن نییە بڵێ سابت ئێستا من لە بەرزەکەم ئێستا چم بۆ کۆمپانیای نەوزات
ئەیتر ناو بە ناوە بڵێ گەڕێکێک نییە گەر ئەم گەڕەکە کامل ئاوی نەبێ هەر بۆ ئەوێ بچی ناو بە ناوە ینی لەگەڵ بەرزبوون پلەکانی گەرما هاتنی وەزیاوی نێتی ئێوە ئیشان دەست پێکا و خەڵکی ماڵی بێ ئاو هەیە ئێوە ئاویان بۆ نێر بەڵێ ئیترە هەیە بەشی ناگا هەیە دووسێ ماڵەتە بەشی ناگە ساموبەری دێت تاموبەری دەکەم وبەریدە نەمایتر ئیشایش کەمە بێت ئێوە بە 2000 هەڵم نەکردی ئاوەکە کردنەوە بە 15 بۆ 200,000 فرۆشنەوە هاوشێوەی دڵخی ساڵانی پێشووە ئێوە ئەم بەرزبوونەوەی گازە تەسی لێ ئەوش نەکردو چۆن تاسیری نەکردەوە من جاران دیترە گاز نەکرد بە 560 دینار ئێستا 1000 دیناری پێم نانی ئێستا بۆ کۆمپانیای نۆزار دەچوم هەر بە 20,000 هەر 20,000ەکە یان 25,000 چم هەر بەسەوەی لای ئێمە گران نەبووە چی شتە بەرز بەدەوە بەس قەزێ ئاو گران نەبووە بەسەر چۆن بێ ئەڵم نەکردوێت لە ساڵی پار باشتر بوو تۆزی دۆخەکە ئایم سا زۆر باشە لە چاو پارە زۆر فەرقیە پاروشکە ساڵی بوو کاک ئاو نەبوو نانی ئەم کاتاناتی تێرانە 15-20 سارە لە پێشەوە بوو ڕۆژانە چەند ماڵ پەیوەندی پێوەغایان ئەتوانین فریای چەند ماڵەکەوی وەڵی سوودفێ ئەگەڵ ڕۆژێ خەڵە باڵق بێرانە 5 ماڵ 6 ماڵ 6تان کرد ئەو بەرکەوێرە ئا بەپێی خەڵە باڵغی شوێنەگەیە قەرەباڵقی هەیە لە بەردەم شەمەکانە ڕۆژانە تا سعات چەندیش هەیە تا سعا حەوت هەیە بەڵێ تا سعا حەوت هەیە حوتی بانی بۆ حوتی ئێوارەیە جانە چون لە مەدەنەکان تێمانەگە بەز ئێستا ئەچن غەرامانەکەن ئەوەی لۆگۆی پێوە بێ ناڵن بیری دامانەیەم ئەو نان بە ئێمە ینی ئەوەی دایرەکان بۆ دایرەکان و بۆ ئێستا ئەوەی لۆگۆی پێوەی دارێ ئەو مەدەنەکان ئەو نان بە ئێمە غەرامانەکەن لە شوین تایبەتمەند ئابێ ئێمە بەس لێرە ئاوبارکەین بەس ئەگە تۆر لە حەوت جاری وایە لە حەوت بە دواوە ئیژێ ئێستا گەرمە کابران 12 نیڕۆ ناتوانین جێدە سەربان هاتا ئێوار لای ئێواران ئیشەیە ئەگە خەڵک ئاوی زۆری لای ئێواران ئاویەوێ بەو شێوە ینی بەڵێ ئێوە لە چەند شەمعتان هەیە بۆ ئەوەی کە ئەو ئێستا ئێمە بەس دەبێت لەم شەمعی ئاوبارکەین چەند مەجموعە سارەیە بەس سیارە بن ئێمە دەوری نزیکەی 20 سارەیەگە بین ئەیترەوە سەرەوە بیرێکی تری لێ ئەوەینا 20 بێ خوارە 4 بیری لێم منتیقەیە هیچ کاتی بۆ ئاوی ئێرە کەم کات وەڵی شکور بار پار نەبێت وەزەکەمی کرد بە شکور باشە ئێرە پڕکردنی دەنگەرێت چەند کاتی پێویستە یان تا ئەچی تو ئەگەڕێتەوە مەش کاتێکی زۆری وانی وەڵی دوور بێ پێ دەچێت سعات و نیوەکی پێچێت تا بە تاڵەکەی تویتەوە سعات 2 ساعت سەرە بگریتەوە ئەگە خەڵە باڵق بێبەرێ پار بە 2 ساعت و نیم بۆ 3 ساعت جاتەن گەرامان بەرەکەەوە گازیش بەو گرانیە و گاز و بەنزینەوەی دخۆ حالە مەزانێ پێویست بۆ ناگایمە بیڵێ ئێستا بە کابرالم کاکە بۆ کۆمپانیای نەوزاد دەڵێ پار بە 20 ناودێم سا بۆڵی 25,000 کاگەلی تێگاز بە 1000 دینارە ئاڵێ من لێ بە ئیتر ئەڵێمە چن لە ژاڵەیەن بە 20,000 قەیچە کاکە بۆ بڵێ من لێرە نایان بۆیە بە 20,000 بووی ئیشەکە ڕەفسکەیت لەبەرەوەی کە بۆی توی دەرنێنا دەری نانێ بۆ مێسا بای بیستی گاستێکم دوو جار چمێ گازی دیان نامێ بای بیستی گاستێکم ینی هیچ ئیسیفادێکی نییە ئیسیفادێکی وە ناگرێ ئەی تایە و ڕۆنەوە گاگە خۆر خەزێ گازەکە نییە ئەو گەڕەکانی کە بێ ئاون لە شاری سلێمانیان ئێوە زیاتر ئاویان بۆ بن کوکە دێمە نزیکانی خۆمان بە زۆری نزیکانی ڕزگاری بەختیاری بەڵێ بڵێن شێم حێدین سەواڵەکە ئاقاری ئەم منتیقانە بە زۆری کانی کووردە هەواری شار نرخەکە شێر 2000 لێرە لێرەی کڕ بەڵێ باشە ئەم گرانبوونی سوتەمەنیە کارگەری سەر ئەو دروست دروستیەکە بەس بۆ تۆ ئەبێت ڕەچاوی خەڵکیشکی خەڵک بێ پارێ بێ مەعاش چەند تەنکەر لەم شەمع ئاوەرە 21 تەنکەر سەد مەتر خواردیش 20 تەنکەری تر ماش 15 خواروتر زیاترە خواردتر زیاترە تر بەپێی بیرەکانە تەنکەرەکانیان تەوزیع کردو جنابەت ئێستا بینم فەرمیتە ئێرە ئەم تەنکەری جەنابەت با بڵێن چەندێکە چاوەڕێ کردو تا ئەو کاتەی توانیتە ئەم
سەرە و بێت و ئێستا ئاوەر بگری ئەم ساڵ زۆر باشە ئاوی ماڵان باشە باش لە چاو پارە لە زۆر باشتر پار وشە ساڵی بوو پارجیا بوو ئێستا سەرگەزن چندێکە پێویستە تاو کاتی سەرەوێت و ئاوا ئەوی تێت جاری وایە ساعتت پێویستە جاری وایە نیم ساعتی ترە بە پێی تەڵەبێت ئێستا و سیارانی تۆی بینی هەمیان پڕن هەموویان پڕن هەمی پڕەوە ستا مشترینی چاوەڕێی تەلەفۆنە چاوەڕێی تەلەفۆنێکەکە بچێ بەدەمی زیاتر ئەو گەڕەکانەی کە بێ ئاون کازیوە و ئیبراهیم محەممەد و سێتوان و کۆمپانیای نەوز بۆ ئێوە دوورن بۆ ئێمە دوورن بۆ ئێمە چەندیان پێ بڵین بۆ ئێمە کەمە ئەوانی شەڵێن زۆرە لەبەرەوەی ناچین بۆ شوێنانە زۆر بەکەمی بۆ زیاتر کۆڵە قەیرانەکە لێەوەی ئەم جا منتیقی ڕاپەڕین قولەی سیێمانە زیاتر بێ ئاون ڕاپەڕین ماڵێن بێ ئاو من بە سوتۆم نەگرات بەچکەوە لە بەختیارین کەمتر خەڵک تەلەفتان بەغا بۆ ڕێگە دوورە خۆی ئەو منتیقە و کۆمەڵە تەنکەری لێ ئەوان زیاتر بۆ منتیقی لای خۆیان تەلەفۆنەکەن مشتریەوەیان هەیە بەڵێ ڕۆژان چەند تەلەفۆن بۆیت کرد ئێستا لەم وەختەیە ڕۆژ وایە سیان چوار جاری وایە چێتە 5 تەلەفۆن ئەگەر هەر ئەم شەمعە باسکردنی کە توانین بڵێن تا ڕادەیەک ئێرە وەکۆڵێک کەمتر کێشەی ئاوی هەبێت هەر ئەگەر ئێوە 21 تەنکەر بن 5 تەلەفۆنتان بۆ بکرێ ژمارەیەکی زۆرە لە ڕۆژێک بەتاچیت ئەچۆن باس هەموو شیوانیە هەیە ڕۆژی لەوانە بڵم دوو تەلەفۆنی بۆ نەبێت بەس بە تێکرا باسەکەین بە تێکرایتر ئەگەر ڕۆژی 4 تەلەفۆن 3 تەلەفۆن بێ هەم ئەزمە لەسەر ئێمە دروست نابێ ئەم لەسەر گەڕەکەەکان دەتوانین کە جوابی خەڵک بینەوە ژێوی ژیانی ئێوە ڕاستەخۆ لەسەر ئەم ئیشێ مەرج نییە ئیوا ئیشی دیگەشی ئیشی تریشەیە زستانە کەمتر ئاو پێویست زستانە پێویست نییە مەگەر مەطعەمێک یا شوێنێکی ئاو ئەیش بە زۆری پرۆژەکان زستانان هەموویەوە سێ بۆی سەرماوە بارانەوە بە مەطعەمێکە شتێکە مەگەر ئەوە شەمعەکانتان بۆ دیاری کراوە مەسەلەن لە فڵان شەمعە بێ وەریگی نابێتی بۆ شەمعیتر ئێستا ئێمەکو ئەم بیسیاری کە لێرەین ئەم شەمعەیە دیاری کراوە بۆ ئێمە و کتابمان هەیە لە دایری ئاو ساڵانە فەحسەکرێت شتەکرێت چاودێری قایمقامیشمان لەسرە ئەم کۆمەڵە ئەم بیسیارەی لێرەین عادی ئەم شەمعین خوارەوە عادی شەمعی خۆیان تر هەر یەکە و کتابی شەمعی خۆی هەیە ینی لە هەموو گەڕەکان و خەڵک تەلەفۆنەکە کە بێ ئاوین و کێشی ئەومان تەلەفۆنەکەن بەزی تر بە پێی ئیمکان هەیە ئەچێت هەیە ناچێت ئێستا من خۆم قەت ناچم بۆ منتیقەی سێتوان وانە دوورە بۆ من دوورە ینی ئەمە شۆکارەکەی گازەکەی تۆ گازەکە بە 450 و 400 دینار بۆە ئەچوویت گوێت نادات سالی ترێگاز بە 1000 دینارە چەند لەو بسەنم بە 15 بۆ من دەرینانێ بە 20 بۆ من دەرینێن بە 20 ژەرینێن نه کاکە تۆ دیقەت باچی بۆ برای مەحموو لێرەوە بێ بە هەورازا بڕ لە 60 حتاگیتەوێت ئەگەر تەنکێکە پڕکەیت بە چەند پڕەبێت ئێستا چۆن یعنی تەنکی گازەکەت تەنکی گازەکە 6 لیترێگری بای 600 سێ جا بڕۆیتە بەری سێ جار ناری تۆ ئەو 600 بیا حسابی بۆ بکەی ئەوە جگە لە تایە و لە ڕۆن و لە تۆ هەر بڕۆ گاز نییە بانزینی شتێ بۆ هەڵدانی چۆن ئەراڵ ساوماتۆرە و بانزینیشک ئەراڵ جەناب وەکو شۆفێرێک چەند ساڵە لەم ئیشە وەڵام تقریبا 20 ساڵە بوو 20 ساڵە تا ڕادەیەک ئێستا بژێوی ژیانتان دابینەکە ئەم ئیشەیان بەهۆی گرانبوونی گازە سێ مانگ ئەم ئیشەمان هەیە سێ مانگ ئەم ئیشەمان هەیە ئەوی پەیاکی لەبێ بیخۆی دوایی ئارەوەڵە ئەو نەکۆکەن و پاشەکەوتیکە نەبێ یانی شێترکەن ناچار شێتر شێتر نەوەڵە سێ مانگم ئیشە ئێمە سێ مانگ بە زۆری تر هەیە لە بەسکە ئەلان وەخت من لە ئێوارە لە کازیوە بوو لای حەتەخانەی شۆڕش ئیستا چوو بۆ تۆسپی بەڵێ ئیستا لە تۆسپی بەتاڵب کرۆ هاتوو دەکرد تۆسپی بیاو بۆ نانی کێ بگەلە ئاوا هەر گەڕەکە و شوێنە هەر شە و شوێنە نییە بۆ ئێوە تۆسپی بەرە وڵات چۆت بوو ئێدا کابرا داوا کاڵێ بەخوا هەبێ هەردووی لێکرد نەچم بۆن ئەوە مەسەلەکەی ئێستا ئەم گازگرانیە بارگرایی لەسەر ئێوە دروست کردووە هەر گران نەکردووە چۆن گیان بەرە وڵاوا گران بۆ دەکرێت ئێمە بەس سێری خۆمان بەخوا هەر دەستمان لێ نەدا وەرە خۆیەکی ئارە بەخوای چوو بۆ تۆسکی 20,000 بێتەوە کە 25,000
تۆسپی زۆر دووریشە ئێوە لە ناو شارە لە گەڕەکی بەختیاری و ناچاری نەبێ ئەو ڕێگا دوورێ بڕی ئەوە مەسەلە هەر شوێنە و جاری وایە ئەچی بۆ شاری ئەوی ئەچی بۆ خەچەخانەی شۆڕش ئەچی بۆ ڕاپەڕی هەمووی ئەوێ بەچی هەندێک لە شۆفێرەکان لە ناچاری نەچین بۆ ڕاپەڕی لەبەرەوەی زۆرەکەوێت لەسەرمان جای چار چێکی بکەیت تۆ کابرا قەولی پێداوە بێت ئیشەکەی خۆ بکەیت لە هەموو گەڕەکان و تەلەفۆنتان بۆ کڕی بەڵێ هەروەڵا هەموو شوێنێک بۆمانەکرێت لە هەموو شوێنێک خۆکە بچیلی لە هەموو شوێنێک بۆمانەکرێت ئەم چەند ساڵەی دوایی ئیشەکە زیاتر نەبووە یعنی بیاوێکە قوڵتر نەبووتەوە ئستا ئیمساڵ زۆر باش ئیمساڵ توات کەم بیاوی هێشتا لە چاو خۆیان باشە بڵێ دەتەکەوەستاوە بە ئاو ئەی چۆ لەگەر وایە وانەوە یعنی بەراورد بە ساڵی پار ئەو شکە ساڵێ باشترە زۆر گەلێ زۆرشەجا دایری ئاوی ماڵیان ئاوا بێت ماڵیان ئاوا بێت زۆر یارمەتیمانەوەن کاتە وتا چەند ساڵە ئەم ئیشەکەن وڵاوا 20 ساڵا بیشتەوە ماشاءالله 20 ساڵە چ ساڵێک زۆر بێ ئاو بوو چ ساڵە وڵی پار و پێران تۆ زۆر بوو بەزێ باش بوو هەر وەک بوونی با هەرە وەڵا ئەم تەنکەرە ئاوا لە بەردەم شەمعەکە چەندێکی پێشە تاپڕە بێ تقریبا 11 دقیقە 12 دقیقە 7 دقیقە ئاوا غەزمی تیا بێ و تەنچیە غەزمی تیا بێ زوو پڕە بێت ئێستا ئەم تەنکەرە بە ماڵێک بە 20,000 بەڵێ دەرگەچ 15 بۆ نزیک 15,000 بەڵێ هەرە وەڵا ئاوەکەی تا چەند گونجاوە بۆ خواردنەوە خواردنەوە ئەیدی پشکنینی بۆ کرا هەموو شێکی بۆ کراوە بۆچێ چاودێریە تا کلۆر هەموو شێکی تیا ئەوەش ناوی تەنجەکە خۆ بینی کە چۆرە هەرە وەڵا ئەوە ناوی تەنجەکەی تۆ با پەلەمەکە با تەواو بیایی گرمە وسا سەیری کردانە چۆرە هەموو ساڵەوە دایری ئاوا بتێمانەکە بۆ یاکە هەموو شتێ یعنی ئێوە لەژێر چاودێریایە هەرە وەڵا دەستخۆشەوە ئێستا ئەو پڕ بوو دەستخۆش بێ خی گەۆرە بازارە با ئینشاءالله قوربان چاوەکەم یاخوا سەلام جارە لە ساعت چنەوە یانە سەر کارەوە تا چەند جارە پێشەکی بەخێر بن سەرچاوم عزەتیان کێشا بەخێر بن ناخوا ئێمە بەیان لە ساعت حوتۆ ئێمە لێرە مەوجودی هەموو حاسرین ئێتر هەتا ساعت حوتی ئێوارە لێرەوین بەڵام لە دوێکەوە بۆیانکردن بە تا ساعت 9 شەو ئێمە لێرە ئیشی خۆمانەکەین لەبەرەوەی خواستێکی زۆرێ بوو خواستێکی زۆری لەسرە بەڵێ ئاوینا هەتەم بەردە ئیشکا گەرمە خەڵک پێیسی بە ئاوە بەردەوام ئەو ماتۆڕی شەمعانە ئیشەکە یان ئیسراحەتەکە کۆگاکرێ و بۆی یان بەردەوام ئیشەکە ئێمە لە سعات 12 ئەکوژێتەوە بۆ سعاتێک لەبەرەوە ئەو ماتۆڕانە ئیسراحەت کات لە ساعت حوتەوە تا 12 نیوەڕۆ بەردەوام ئیشەکە ماتۆڕەکە بەڵێ لە سعات هەوتی بەیانی ئیشەکە کە هەڵێکی نەکوژێتەوە تا سعات 12 ئەکوژێنێتەوە بۆ ئیسراحەت و بۆ ناخواردنی خۆمان و سعاتێکەوە کەیتەوە ئیش تا ساعت 9 شەو هەتا سعات 9 ئیشەکە بەڵێ لە دوێنێ تا سعات 9 شەو ئیشەکەیان ڕۆژانتر تا سعات 7 ئیشەکەی بەڵام لە دوێنێ ئێمە زۆر سپاسی دایری ئەوەکەین کە یارمەتیدای هاوکاری کردین ئەم 2 ساعتی بۆ زیاد کردین ئێستا لەبەرەوە ویلاتۆکەوە بە شەوانیش ئەو ئەگوازنەوە بە شەوانیش ئەگەڕێنەوەی ئەوەی شەمعەکان تا کاتژمێر 9 درێژ کراوەتەوە کاتەکەی بەڵێ تا سعات 9 کاتژمێرەکان درێژ کردەوە بەڵام ئێمە بڵێن پێرە و بەسەر پێرەوانە ساعت حوکەدا ئەخرایتر چەنە تەلفۆنە بۆ هەتا بۆ ئەو نەمانەتوانین لەبەرەوە لۆگۆی دایری ئایپیۆن نەمانەتوانین چی لە شوێنێتر ئەو بارکەین بەڵام ئێستا ماڵیان ئاوا بێت لە دوێک و یارمەتیان داین بۆیان کردن تا 9 شەو ئێمە ئەتوانین ئەوی خۆمان بارکەین ڕۆژانە چەند تەلەفۆنتان بۆ بە عام وەڵای تەلەفۆنمان بۆ هێت تەلەفۆنمان بۆ هێت بەشی لەوە چ بەهۆی دووریەکەی و گرانی گازەکەەوە ڕەتیکەنەوە بڵێن دوورە ناینیان کەمە پارەکەی
وڵی ئێمە لە بەرۆی لۆگەی حکوومەتمان پێوەیە شوێنەکان ئێمە ناو شەستی 15 دەر شەستی 20 نارە بەڵێ هەبووە ناچابم داوای 25 لە بەرەوەی مەسەلەن ئێستا گازەکە گران بۆیان 20,000ەکەش جارۆکی زۆر باش خۆڵی دەرینێنێتەوە بۆدان وڵی خۆمە شتەکان گازشت خۆ هەموو کەس زانە گران بۆ لەسەرم بەڵام هەبوو تی زیای ژەمتمان ئێمە لەبەرەوە لۆگۆی پێوە ناتوانین ئێمە زیاوەەر ناگرین بەڵێ یانێنە کەسە بۆ وجێدی خواکە بۆ مێنم تاقە زیاتیش بەڵێ چەنەها کەسە بۆ بەڵێ بۆ فریانەکەون ئیزنی خەڵک بڵێن بەخوا ناتوانین بگەینەوێ ماڵی تر زۆرە یان خەڵکی تر وعدمان داوە یامە لەخوا بەزیان ئەنجومەنێکمان هەبوو کە ئەنجومەنەکە هەموو ڕێنمایی کرد ینی زەلامێک زەرور بیان تەعزیە بۆیان شتێک بووە لێرە زەختی تۆ سەر بڵم بۆ نمونە من بێ کاگاراز بە هەش کەسێکی بێ وتێتی ئەم سەفەرە سەرەی توێ مێرەبا ئەو کابرا نەڕاتەوە بە ناهمەی نەڕاتەوە ئەکبەر محاولەمان کرد کەمانێشەوە ئەوەی پێتێر نەمانێشت دڵ لێمان بێشێ بڕاتەوە بە هەر شێوەی بێ بخوا ئەم مەسلەی گرانبوونی گازە تا چەند تەسیری لە ئێوە کردووە لە دەخلی ئێوە کردووە وەڵڵاهی گران بۆ لەسەر ئێمە گران بووە زۆریش ئەی چۆن ئێستا من بۆ نمونە هەگەر لێرە جارەوە مەنعاتنەوە بە 15,000 شم 12,000 بەڵام ئێساکە بۆ من دەرنانێتەوە ناوەڵە بەڵامێتە هەر قانونەکە خۆمان تێک نەدا ناو شەسی 15,000 شەسی 20,000 نارە بەڵێ هەموو شۆفێرەکان ڕۆژانەیەنەوە یان جەدۆلی وەرانراوە یان هەموو ڕۆژی ئامادە هەومان مەوجودین لێرە لە سعات حوتەوە مەوجودین لێرە بەڵێ هەندێکیان ئەڵێن ئەم ساڵ باشتر بووە لە پاربەوەی پاروشکە ساڵی ئەم ساڵەکە زۆرش باشترە زۆرش باشترە ئەگە بێت و ئەو کێشەی ماڵتۆر و شەمعانە نەبووایە یان مەسەلەن تۆڕباینەکانی دوکان ئەگەری هەبوو ئەم دۆخەی ئیسا هەیە ئەوەش نەبووە بە تاکید نەبوو هەرەوەڵە ڕۆژانە ساعت چەندەوەیە هێرە سەرەتا بەخێر بێن وڵا کاکە لە سەعات 6 بیان و ئێمە لە ئیشین بەڵێ چەند تەرکەر لەم شەمع وڵات تقریبان زۆری تەنگەرگان ماە 50 تەنگەرە بێت ماشاءالله 50 بەڵێ هەموو ڕۆژێکیش ئامادە لێرە ئارەوەڵا بە 2,000 پڕێکەنەوە بە 3,000 ڕێگەیت 3,000 نرخێش بەرز بۆتەوە وڵای تا کۆم دەقن نرخی بەرز نەبووەوە بەسی ترە بەپێی شوێنەکانە ئەنە شوێنە 20,000 وەرەگرین ئایمە بەسمەی ئاوکرینەکە ساڵان لە بیرە حکومەکان بە 2,000 لە ئەهلیەکان بە 3,000 ئێرە ئەهلیە ئەهلیە بەڵێ تقریبا ئەوەی کە پرسیارمان کرد بێ ئەم گازگرانی و بەنزینگرانی تەسیری کرد فەرقی زۆرە چۆن گاز ئۆتۆمبیلەکانتان بە گازی شەکە و ماتۆڕەکانیش بە بەنزین لیتری گاز ێستا بە 1000 دینارە بەر لەسەر ئەوەی کە بە 1000 دینارە ئێمە سەری خۆمان بەرز نەکردەوە 15,000 20,000 کۆتاییەکەی ئەوی شوێنە دوورەکانمان 20,000 خەڵکێ بڵێ بەخوا هەر زۆرە و گرانە و هەیە هەنێ ماڵی شێرە وڵا پێی زۆرە بەزم بۆی کەمەکەینەوە بە پێی توانای خۆی بەعام ئەو گەڕەکانی کاویان پێویستە کوام گەڕەکانن یعنی زۆر ینی بە عام ناو شار ئاوینی لە بەرەوەی کە 6 ڕۆژارە 7 ڕۆژارێک ئاوێتەوە ئاویشێتەوە ینی بەشی ناکات یعنی پێویستەکەی زۆرە سێ تەنگی هەیە تەنگێ بڕەکە 7 ڕۆژارە تەنگێک بەش ناکات ڕۆژان تەلەفۆنی زۆرتان بۆیت وڵایی ڕۆژ کەوت و ڕۆژ وە دا تەلەفۆن بەرەسەرەوە دێت لە تەلەفۆن فریای چەندێکەکەون یعنی توانەوەی کە بۆ نمونە 5-6 عاددین ماشەڵڵا خۆتان 50 شۆفێر ئەگەر هەریەکیتان 5 جاریش بێژمارێکی زۆرەکان لە ڕۆژەوەڵا ڕۆژەیە 5 تەکەرمان بەرەکەی ڕۆژی واشە 5 تەکەریش بارەکەین ینی خەڵکەکە ئاوێکی زۆریان پێویستە بەڵێ بەتایبەت لەم کاتە کە وەرزی هاوینە موبەریدە لە کارە لە ئیشایە ئاوی زۆر پێویستە موبەریدە هەبێ ئێوە ئیشەکەتان هەبێ هەر لە ڕێیابن ئارەوڵات تا موبەردە لە ئیشابێ ئەمە دەست بەکاری ئارەوەڵا چەند شەمەکە کرا وەڵا ئەمە کاتمان بۆ نییە کاتمان بۆ نییە دوانزەی شەو من تەلەفۆن کەم ئەوەیە نە خزمەتە خزمەت لێ یاخوا لەشتان ساق بێ درەنگانی شەوی شەریە ئیشا های ئەی چۆنەرەوەڵا ئێستا شەویواتە ساعتی 4 شەو لە ئیشەی ئاوە یعنی بە 24 ساعتی ئەو ڕۆژی کە بۆ نمونە ئاو درانگ بێتەوە بێتە 5 ڕۆژ 6 ڕۆژ جارێک شەوە ساعت 4 ڕۆینەوە ئیسراحەتان لێڵە گیرێ بەخوا لەم بەتایبەتی لەم وەرزای ئەمە زۆر مەشغوڵین
ڕۆژانە ساعت چەنەوە لێرە سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم وەڵای ئەمە لێتر لە حوتی بەیانیەوە تا 12 شەو هەندێک لە شوفێرەکانە کە زۆر ئەو درەنگ هەڵکرا بێتەوە چەند ڕۆژ دواکەوتبێ لە کاتی خۆی ئەچژەتا 34ش هەنە شوێن وایە ڕاستەکەی یەکی شەو دوی شەو جارێکێتە سێ شەو زۆری تەڵەبی ئەو شەمانی کە کراون ببوورە ئەهلیەکانی ناحکومەکان داخرێت حکومیەکان وابزانام ئەمڕۆ درێژ کراوەتەوە پێشتر تا حوتی ئێوارە بوو ئێستا کراوەتەوە بڵێ بەردەوام ڕۆژانە پەیوەندیتان پێوەگری بەردەوام هەر پەیوەندی کراوە بڵێ زیاتر ئەو بۆ کامگەڕەکانی وەڵای تر هەر منتیخێ و چۆن بڵێوەکو مۆخیفی پاز وایە ئێمە لەم ناوە ئیشەکەین جەماعەتی برای محمد فەرقیە جەماعەتی ڕاپەڕین فەرقیە مەجموعەیە تەنکەرن لەو ناو ئاوە بن بۆ خەڵکی بەڵێ زۆر بێ ئاوە هەستەکەم ڕاپەڕین ئەو دیومەتار ئەم گەڕەکانە ئەو بۆ ئەوێ بنیان وەڵی تر بەپێی ساقەکەیە تو ئەتوانای بیبێ بەڵام من وەک شخصی خۆم هەر لەم ناوی شەکەم بڵێ بڵێ چەند ئەم مەسلەی گرانبوونی سوتەمەنیە هەم گاز هەم بنزین کاریگەری لەسەر ئێوە دروست کردووە وەڵی کاریگەری لەسەر ساقەکە دروست نابێت لەسەر خەڵ هاوڵاتیان دروستە بێت چکە نرخەکەتان گران نەکردەوە بزانم وەڵی ئەو شەمعانەی چون 15,000 وەکو ساڵانی پێش هەر وەکو ساڵانی پێشووە بەڵامێتر بەخوا دەسەڵات نیە شتەکە عام و هەڵی چیەکەی گازەکەشتان گران بووە چۆن گرانەوە بەرەڵا گران بوو چوار کاروانە بەرە من دانیەکەین بۆ گاز و ئاوکڕینەکە داناوە مەسلەی بنزینی شێوەزان بۆ هەڵدانی ئاوەکەوانە بۆ کوالەتی بنزینی شەم ساڵانە خراپ بۆ ئاسان سایقتەکە نیە ماتۆڕەکەی تێک دەچووبێ ماتۆڕی ئاو بە تاڵگردنەکە بڵێ ئەرۆڵە بەڵێ بنزینەکەەوە ئاڕۆڵا کوالەتی بنزین جارێ ئەم یەک دوو هەفتەیە هەر بەڕاستی زۆر خراپە ڕەفیقی خۆم نییە ماتۆڕەکەی تێک نەچووبێ بۆیە بکوالەتی بنزینەوە هەبووە داوای پارێ زیاترکەم بەڵام دوای پێتان وترا بێ بەخوا کاکە ناتوانین و بە هەرزان بۆما بێنەوە ساڵی پێشوو بۆما بێنەوە هەموو نوعئینسانێکیە غا من بۆ ماڵ چوون بە سێ برابوون لە سێ قاتاوتیانە پارەی تەنگەراوەکەمان پێ تاوا ناکرێت بە سێ براوە لە یەک ماڵا مەبەستە سێ قاتێک پێیان تاوا نەکراوە پارەکەی تر کە 20,000 بووە 20,000 بۆ توێتی مەعاش نەدراوە پێی تاوا نەکراوە پارەکە ماڵە فەقیرێر تەلەفۆنمان بۆ کرێ بەردەوام ئافرەتە ئەڵێ مناڵە هەتی و مێمە عاش نەدراوە پارەم پێ نییە زۆر بە قەرز بۆیانە بەریان بەخێر وەڵای تیاتیەوە دەست و دڵی ساقەکە ئازانێ من وەک خۆم جملێنی ئەگەر کەسێ فەقیر بێ هەیە بە قەرزی ژاوە بەنەنێژار وەڵا سەمناو بۆ پرۆژە بم بە ساڵ دوێ پارە وەرەگرم بە ساڵ ئای پرۆژەکان ژێرە ئەوە بەریان شوی تایبەتیانێ وەڵای پرۆژەکان ئێستا پرۆژەی بەرزایەکان هەمووی تەنکەری گەورە ئاویان بووە بە هەموو سیتیەکان هەموو سیتیەکان بە تەنکەر بۆیان دەچێت هەندێکیان لە بۆری سەرەکی بۆری 1 و 2 سلێمانی بەسراویشە هەندێک لە شەمەکان بەخوا ئاگادارین بۆ درۆ لەگەڵا بکەم ئەڵێن وایە بەس من ئاگادارین بانە ئێوە وەکو خۆتان وەکو کاسبکاران وەکو شۆفێران داواکاریتان چێلەوەی کە حکومەت بەڕاستی هاوکار بێ چۆن بۆ حەقە بۆ شۆفێرانی تەکسی و پاس هاوکار بێ بۆ شۆفێرانی تەنکەرەکانیش هاوکار بێ بۆی نرخەکە بەرز نەبێتەوە ڕاستە قسەکە و جوانە بۆی نرخی گاز بە نرخێکی هەرزان دەستان بکەوێ بنزین ئێماگە نرخی ئاوەکە لە سەرمان هەرزان بکرێت نرخی گاز لە سەرمان هەرزان کرێت بێگومان بۆ عام بۆ هاوڵاتیان باشە چکە ئێمە ئەتوانێەوە کاتە بە نرخێکی کەمتر ئاوەکان بگوازینەوەوانێ بۆ خەڵکی باسی ترەوە حکومەت جارێ هەموو شتەکان بەخوا بوو بە 3 قات و 4 قاتیش نەک 2 قات. بە 950 950 ئەی فرۆشی بەتەنکەرەکانی بەڵێ زۆربەی وانەی کە لێرە لەوجە گازی لێ بکڕن شۆفێری تەنکەرەکان بەڵێ پێشتر بە چەند بوو مانگێ لەمە پێش بەو قورعانە بڵێم چی نازانم ڕۆژە و سعرێکە بەس هەرزانتر بوو بەڵێ بەڵێ ئەم بەرگرانی وای کردووە کە شۆفێرەکانیش ئیش نییە ئەروەڵا هەموو شتێکزە هەرە بە
هەر بەخوا هەموو شتێکە خۆ دنیاگە وای لێ هاتووە یعنی ئەمڕۆ شتێک گرانە بەیانی شتێکە ئەوەنی گاچێتەوە سەری یان نامێنێ یان ئەڵێ نایەت یان ئەڵێ وەڵا چوزانم بڵێم چی بە گازەکە کوالتی هیچ دابەزیوانەوە کوجاران ناکوالەتی باشتر باشە هەرەوەڵا باش بەس ئەوە بنزینەکەی خراپ تر ئەوەیە بانزینەکە خراپە و گرانیش گرانیشە هەرەوەڵا گازەکەش بەراورد بە ڕابردووە گرانە گازەکەش هەروەڵا گرانە زۆری چوەتە سەر کاکە جاران بە 500 بوو بە 450 بوو سا بە 950 حالێ من 50 دینار زەرەرەیە خۆی بە هەزار خۆی بە 1000 دینار 50 دینار زەرەرەیە ڕۆژانەم شۆفێرانەیە لای جنابوو گاز هەروەڵا ئیتر ئەگەر هەبێ بەڵاتر ڕۆژەیە ئیش نیەت ئەوا دانیش ئەوانجا لەوێ سەرا ئەگرم بووە ئیتر ئەگەر هەبێ ئەگەر نەش بوو بە چاڕی تەلەفۆن بکەن و ڕەحمی خۆی گەورەتە ئەم وەزە ئاواڕوە بەخواوە ناڕوو شاریش نی هیچی بێتاقە دیاری وەرە ئەرەوەڵایی ئەرەوەڵا بێتاقەتی کورە جاشێ بێتاقەتی وەڵی لەم ژیانە هەمووی بێتاقەت و کەسێیانی ڕووی خۆش ئەستی وەڵی ئەوەی پێشەکەنێ بە زۆر بیەکەن بەقورە یانی ژیانەکە تاڵ بووە نە ئیشێگەیە نە کاسبیەگەیە نە پارەیەگەیە شتیش ڕۆژ بە ڕۆژ گرانە بێ ئیتر خۆ ئەڵێ چی چارنی لەم بەرنمەیەدا سەردانی سێ شەمعمان کرد دوو شەمعیان حکومی بوو لە زەرگەتە و بەختیاری بوو شەمعی سێمیش شەمعێکی مەدەنی بوو یاخود ئەهلی بوو ئەوانەی کە ئەهلین 1000 بۆ 2000 گرانتر ئافرۆشنەکە بەراورد بە حکومەکە بەڵام کێشەیەکە کاتێکە حکومەت لۆگۆی داوە لە هەندێک لە تەنکەرەکان کە تەنها ئەبێ لە شەمع حکومیەکان ئاوەربگرن لە دوای کاتژمێرنەوە کاتێک ئەیانەوێ خواستی هاوڵاتیان پڕ بکەن و دوای نەوە ئیش بکەن ناتوانین ئیش بکەن ناچار خەڵکە بێ لە شەمع ئەهلیەکان ئاو بکرێ بۆ هۆیەوە نرخی تەنکەرەکە گرانتر لەسەر هاوڵاتێکە دەکەوێتکان دێکیان بەدنایەوە ئێستا وەرزیاوی نەوبەریشەکە جاوێت دوڵی شەو ئاوی لێبڕێ ناچارە تەنکەری ئەهلی بەکاربێنێ ئەمەش بەدنایە بارگرانێکی دیکەی لەسەر گیرفانی هاوڵاتیان تا بەرنامە و بێگەیشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاردەزای ناکات.